دیارە ئێمە لە بنەماڵەی ئەلحەکیم هاوشێوەی چین و توێژەکانی دیکەی وڵات شەهیدێکی زۆرمان داوە و خاوەنی 63 شەهیدین لەوانە باوکم و دوان لە براکانم. بۆیە ئاساییە ئێمەش خۆمان بە بەرگریکار لە مافی بنەماڵە و کەسوکاری شەهیدانی دەستی ڕژێمی پێشوو بزانین. ئێمەش بە ئەرک و بەرپرسیارەتی شەرعی و سیاسی خۆمان دەزانین. ئێمە کار بۆ هەماهەنگی زیاتری نێوان هەردوو حکوومەتی ناوەند و هەرێم بە ئاراستەی دابینکردنی مافی کەسوکاری شەهیداندا دەکەین. وەک دەشزانین لە نێوان هەرێمی کوردستان و بنەماڵەی ئەلحەکیم پەیوەندیەکی مێژووی هەیە. لە ئەمڕۆدا ئەم پەیوەندیە گۆڕاوە بۆ بەرژەوەندی هاوبەش. بێگومان لەبارەی کەسوکاری شەهیدان هەماهەنگی استراتیژی لە نێوان هەرێم و بەغداد هەیە. هەر گرفتێکیش لە مامەڵەکردن لەو چوارچێوەیەدا بێتە ئاراوە دەتوانین بە لە بەرچاوگرتنی ئەو پەیوەندیە استراتیژیە تێیپەڕێنین.